سەبارەت بە بۆردومانەکانی تورکیا بۆ سەرخاکێریم کوردستان و زیانەکانی سەروەر قەرەداغی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان ڕایگەیاند لە ماوەی 10 ساڵدا زیاتر لە 1,300,000 دۆنم زەوی پوش و پاوان سوتاون و دەژڵێت هەرێمی کوردستان لە 150 دارستانەکانی لەدەستداوە. دیارە بە پێی و ئامارانی کە لە بەردەستی ئێمە هەیە کوردستان و عێراق لە ماوەی 50 ساڵی ڕابردووە لە 150 دارستانەکانی لەدەستداوە و پێی ئامارەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاویش لە ماوەی 10 ساڵە نزیکەی 1,300,000 دۆنم لە دارستان و پوش و پاوان سوتاون کە لە 135 کەوتنەوەی ئاگرەکان ئەگەڕێتەوە بۆ بۆردومانی بەردەوامی فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و هەروەها دەوڵەتی ئێران کەوی لە ڕێگەی تۆپخانەکانیەوە بەردەوام بۆردومانەکە و پێ و ئامارانی کە لە بەردەستی ئێمە هەیە بیانی کە وەزارەتی پێشمەرگە بڵاوی کردوێتەوە لەلایەن سوپای داگیرکەری تورکیاوە 609 هەر جار بۆردومانی خاکی کوردستان کراوە.